بەرخۆدان و خۆراگری کۆبانێ بەردەوام و تاقمە تیرۆریستەکانی داعش ڕۆژ دوای ڕۆژ لەگەڵ شکست خواردنیان پاشەکشە دەکەن. لە ئێستاشدا کۆبانێ بووەتە وێردی سەرزمانی مرۆڤایەتی لە جیهان. دوای ئەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان بڕیاری ناردنی هێزی پێشمەرگەی بۆ کۆبانێ دەرکرد، بڕیارەکەی پەرلەمان کاردانەوەی بە دوای خۆی داهێنا و لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لایەنەکان ڕای جیاوازیان لەسەر ئەو پرسە هەیە. هەندێک لایەن بڕیارەکەی پەرلەمانی کوردستان بە پێشێلکردنی دەستور ناوی دەبن و دەژڵێن پێویستە چوونی پێشمەرگە بە ڕەزامەندی حکوومەتی ئیتیحادی بێت. نحن نستغرب من موقف إقليم كردستان. ئێمە ئەو بڕیارەی هەرێمی کوردستانمان پێ سێرەکەوا بە نیازە پێشمەرگە ڕەوانەی کۆبانێ بکات. بۆیە لە سووریا حکوومەت هەیە، هێزی سەربازی هەیە، بۆیە دەستێوەردان لە کاروباری سووریا پێویست ناکات. و هەروەها پێشمان سەیرە ئەو بڕیارە دەوڵەتی تورکیا داوێتی کەوا هێزی پێشمەرگە لە خاکی تورکیاوە بچنە کۆبانێ. چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ پێشێلکردنی دەستور و پێویستە لە پەرلەمانی عراق سەوباسی لێوە بکرێت، دواتر بڕیاری لەسەر بدرێت. دەوڵەتی تورکیا لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی گەلان لە سووریا بەردەوام دەستێوەردانی سیاسی لە کاروباری ئەو وڵاتە وەرداوە و هاوکات تورکیا دەواازەیەکی سەرەکی چوونی تاقمە تیرۆریستەکانی داعش بووە بۆ ناو سووریا. هەروەها دەوڵەتی تورکیا لە پیلانگێڕیەکیدا کۆبانێ وەکو کارتێکی سیاسی لە بەرامبەر دۆزی کورد بەکاردێنێت و هەوڵی لە ناوبردنی دەستکەوتەکانی خۆراوای کوردستان دەدات. مسألة مساعدة كوباني پرسی هاوکاریکردنی کۆبانێ پرسێکی ئینسانیە و ئێمە بە هاوکاری ئینسانی دەیبینین. بۆیە هەمووان دەزانین لە کۆبانێ هاوڵاتێکی زۆر گەمارۆدراون و هەڕەشی قەتڵ و عامکردنیان لەسرە. لە ئێستاشدا ئەو شارە پێویستی بە هاوکاریە. دەزانین کەوا هەرێمی کوردستان توانیوێتی هاوکاری ئینسانی کۆبانێ بکات. وا باشترەکەوە هاو ئاهەنگی و لە یەکتێگەیشتنێک لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی هەبێت بۆ ڕەوانەکردنی پێشمەرگە بۆ کۆبانێ، بۆ ئەوەی حکوومەتی عراقیش هەڵوێستی خۆی هەبێت. دەوڵەتی تورکیا و ڕەجەب تەیب ئەردۆگان سەرکەوتنی خۆراوای کوردستان بە نزیکبوونەوەی سەرکەوتنی باکووری کوردستان دەبینێت، بۆیە نایەوێت خۆراوە سەر بکەوێت. دوای ئەوەی زۆربەی وڵاتانی جیهان پشتیوانی خۆیان بۆ کورد و پڕچەکردنی هێزی پێشمەرگە و یاپەکە نیشاندا، دەوڵەتی تورکیا هەستی بە شکستێکی گەورەی سیاسی کردووە. بڕیاری ناردنی پێشمەرگە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بۆ کۆبانێ کاردانەوەی بە دوای خۆی داهێنا. لە ئەنجومەنی نوێنەرانی عراقەوە هەندێک لایەنی سیاسی چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ بە پێشێلکردنی دەستور ناوی دەبن، هەندێک لایەنیش بە هاوکاری ئینسانی. داواش دەکرێت حکوومەتی ئیتیحادی لەسەر ئەم پرسە بێتە جواب و لا پەرلەمانی عراق قسەی لەسەر بکرێت. لە تەلاری ئەنجومەنی نوێنەرانەوە بەهمەن حەسەن، کورد ساد نیوز، بەغداد.